اعصاب سراسری مردم دهقلان. نزن آقا، نزن. مشهد 20 مهر، اعتصابات هم مغازه دارم. ساعت چرخی چاشی به امان، چرخی چاشی به امان، زودای بین نشتنم، چرخی چگد وای هنابم، آوارم لشای خوب. باخی بهشت به هم دارم، با من هر در دومتم، بیرم هلای کردستانه، باید دلم پر نخمه.
بەڵێ بینەرانی ئازیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵا سڵاو و ئەم کاتتان باش. ئەمڕۆ چوارشەممە 20 مانگی ڕەزبەری 1401 هەتاوی بەرابەرە لەگەڵ 12 مانگی ئۆکتۆبری 2022 زاینی بە بەرنامەی ڕاستەوخۆ سەبارەت بە خۆپیشاندان و ناڕزایەتیەکانی کوردستان و ئێران بەگشتی لە خزمەتانداین بۆ ڕۆماڵکردنی راپۆرت و هەواڵەکان سەبارەت بە بارودۆخی ئێستای ئێران. ئازیزان هەروەک ئاگادارن دوێنێکە لە گەڕک و لەلایەن گەڕەکەکان و هەڵسوراوانی مەدەنیوە بانگەوازی مانگرتن ڕاگەیاندراوە. ئەمڕۆ دیتمان کە بە تایبەت لە کوردستان لە زۆربەی شارەکان لە سنە، سەقز، بۆکان، بانە، دیواندەرە، مەهاباد، مەریوان و زۆرێک لە شارەکانی تری ئێران بەم مانگرتنەوە پەیوەست بوون و پشتیوانی خۆیان بە سەبارەت بە ناڕازیان کە هەر ئێستا لەسەر شەقامن و دژ بە ئەم حکوومەتە چەوسێنەر و ئەم جنایەتکارانی کە ئەم جنایەتانەی کە ئێستاکە لەم ڕۆدا دەیبینین دەیکات پشتیوانی خۆیان دەربڕی و مانگرتنیان بەڕێوە بردووە و دە زۆربەی شارەکانیش هەر لە بەیانیەوە خۆپیشاندان و ناڕزایەتی بەردەوامە و لەگەڵ هێزە ئەمنیەکان خۆپیشاندەران تێک هەڵچوون و لە زۆر لێک لە شارەکانیش بەداخەوە کە هەروە کارەکان کە هەروە بەردەوامەتە لەم چەند ڕۆژەدا بە تەقەی ڕاستەوخۆ لە خۆپیشاندەران برینداریان دەکەن و بە ئێمە هەواڵەکان ڕدەگەێنین. زۆرمان وێنە و ڤیددیۆ بواتووە هی ئەمڕۆ هەم لە مانگرتنی کوردستان و لە چەند شارێکی ئێران کە بەدەست هاوڕێنی ئۆتاق فەرمان مانگەیاندووە کە حتمما بڵاویشی دەکەینەوە ئێوەشی لێ ئاگادار دەکەین. چەند پامێکمان بۆ هاتووە لەلایەن کەسانەوە بۆکو بینەری خۆمانن. یەکێکیان کە سەر لەبانی بۆیان نادین کە لە بەرنامەی ڕاستەوخۆدا ئەمە ڕابگەێنین کە گوتوێتی من ڕفیقێکی باوکم لە زیندان و بە گوشی مەدەتکارێک زەنگی بۆ باوکم لێداوە لە زیندانی لاکانی ڕەشت وتوێتی ئەم خەبەرە لە بەرنامەی ڕاستەوخۆ ڕابگەێنن و نەشری بدەن کە لە زیندانی ڕەشت 12 بند تێک هەڵچوون لە ئارادا شەڕە و 8 نەفەر تا ئێستا گیانیان لەدەستاوە، زیاتر لە 60 نەفەریش بریندار بوون. ئەم بینەرە داوای کردووە کە لە خەڵکی شاری ڕەشت و شارەکانی دیکە بەدەم ئەم زیندانی لاکانی ڕەشتەوە بچن. زۆر سپاس بۆ بینەرە و ئێمەش پێویستمانزانی کە لە بەرنامەی ڕاستەوخۆدا ئەمە ئاگادار بکەین. پامێکی تریشمان بواتۆ لەلایەن بینەرێکەوە کە وتوێتی ئاگاداری خەڵک بکەنەوە کە سوپای پاسداران هەر هەموو ئەو شوێنانی کە بەشی ئەمنیەت کە لە نێو شارەکاندا پۆلیس بەڕێوەی دەبات یا بەشی خزمەتگوزاری یا بەشی ئەو کرێکارانی کە لە شارەداری کار دەکەن وەکەوەی کە مەسەڵەن شەقامەکان خاوێن دەکەونە هەر هەمووی ئەمانە لە بەشی ڕاهسازی ڕێگەوبان هەر هەمووی ئەوانە سپا بەدەست خۆی گرتووە و هەموویانی وەلاناوە. ینی وەک ئەم بینەرەکە باز دەکات فقط بوو ئەوەی کە بیەوێ خۆپیشاندەران شناسایی بکات و دواتر دەست بەسەریان کات. داوای کردکە لە بەرنامەی ڕاستەوخۆدا ئەمە ڕابگەێنین و خەڵکی لە ئاگادار بکەین. جارێکی کەش دووبارەی دەکەینەوە کە سوپای پاسداران لە شارەکان بەشی پۆلیس، بەشی خزمەتگوزاری شاری، بەشی ڕێگەوبان، بەشی شارەداری کە بڵین ئەوانی کە لەسەر شەقام خیابانەکان دەماڵن هەر هەمووی ئەوانە بەدەست بە پێگیراوانی سوپای پاسدارانە و بۆ شناسایی خۆپیشاندەران لەسەر شەقامەکانن کە ئێوەش ئاگادار بن و ئاگاتان لە خۆتان بێت. ئێمە هەر ئێستاکە بۆ زانیاری زیاتر لەسەر ڕووداوەکانی ئەمڕۆ بە تایبەت ئەم مانگرتنەکە لە کوردستان زۆر بەباشی بەڕێوە چووە. هاوڕێکاوان سەنیعی پێشمەرگەی کۆمەڵە و ئەندامی حیزبی کۆمونیستی ئێران کە لە بەشی مرکزی خەبەری تەلەڤیزیۆنی کۆمەڵە کار دەکات لەگەڵمانە. هاوڕێکاوان ئەم کاتت باش دووبارە سپاس بۆ بەشداریت. زانیاری زیاترمان سەبارەت بە ڕووداوەکانی ئەمڕۆ هەم بە ئێمە هەم بە بینەران بڵێ فەرموو. من سلام عرض دەکەم لە خزمەت هاوڕێ ئەمیری خۆشەویست، هەروەها سلام عرض دەکەم لە خزمەت بینەرانی خۆراگری تەلەڤیزیۆنی کۆمەڵە و حزبی کۆمونیستی ئێران. بەسەر شام من لە خزمەتتانم بە نوکتەیە زۆر باش ئشارەت کرد هاوڕێ ئەمیر. بە منی شەرە و پەیامە گەیشتووە لە شاری سنە و کە ئێمە ڕۆژی شەمە کە خۆپێشاندانی گەورەمان لە سنە بوو بەداخەوە 4 لاوی شۆڕشگەری ئەو شارە گیانیان بەخ کرد. زۆربەی ئەوانە کە گیانیان بەخ کرد ئەو 4 کەسە بەوتەی ئەو هاوڵاتیە کە لە سنەوە پەیوەندی لەگەڵا گرتین
دقیقا هەرەمەی عنوان کرد وتی کە معمورین شارداری لەباس شارداری و لە واقع کرێکارانی سابق نین مامورین سپای پاساران هەرو چرخ و جاڕوی نوشتیانە پێێتێن ناو گەڕەکەکان مەخصوصن ئەو محلاتە کە شلوقن لە ناو چرخەکانیانە ئەسلحەی ئۆتۆماتیکیان پێەیە ڕاستەوخۆ تەقا لە خەڵکەکەن شناساییەکەن و تەقاکەن بۆیە ئەوێ خەڵک زۆر ئاگادار و بریای ئەو دۆخە بێت واما بینە سەر بابەتی احتسابەکانی ئەمڕۆ ئێمە بێڕای ئەو شارانە کە جنابەت عنوانت کرد لە سنە و سەقز و بۆکان و مەریوان و سەرپڵ زەهاب کرماشان لە دوو شەقامی بەتایبەت دەبیرە عەزەم و ناوچەی دۆڵەتاوە لە مابەقی شارەکانیش وستان سیستان و بەلوچستان بەتایبەت زاهدان ئیسفەهان هەر بۆ جۆرە شیراز مەشهد واقعا سابقەی نۆگاوە پەیوەست بێت وەلێ احتسابی گەورە و شکۆداریان بەڕێوە بردووە شارەکانی پیرانشار و سەردەشت ئێمە لە ناو خەبەرەکانی وێنەکانی دێر بە دەستپانگەشت بەداخەوە بەڵام هەمووی ئەگەڕێتەوە بۆ ئەو بەرتەسکردنی هێڵی ئینترنێت بەداخەوە ڕۆژانی تر ئەگەر لە سعات 4 ئێوارەوە ئینترنێتیان لاوازە کرد بەبوونە و فراخانەوە ئەمڕۆ هەر لە سەلەبەیانی و ئەو کاریانە کرد و بێنەهایەت زەعیف ئێمە گزارش متعاددمان پێگەیە کە ئینترنێتیان واقعا لاواز و بەرتەس کردە لە تاران بازار گۆڕی عەباساباد و تەختی تاووس ئەوانیش ئەمڕۆ پەیوەست بوون و دانشاموزان قوتابی مەدرسەکان لە شارەکانی سەقز سنە بۆکان لە بۆکان و ئێمە خەبەری تایبەتمان بوو کە هێزەکان سپای پاسداران ڕاستەوخۆ تەقییان لە خوێندکارانی کچ کردە کە هاتنەتە ناو شەقام و دروستمی مەرگ بۆ دیکتاتۆریان وتوەتەوە هەواڵی زۆر تایبەت کە دوێشە و دوایین کاتژمێرەکانی شەوی ڕابردوو بەدەستمان گەیشت بە بۆنەی ئەوەی کە ئینترنێت بەرتەس کرابوو ئینترنێت پشرا بوو بەڵام لە ڕێگەی پەیوەندی تەلەفۆنیە و ئەو زانیاریە گەشت و بەسری لە هەواڵەکانمان لە جنوب ئێران و پتروشیمی ئەسەلویە و کەنگان ئێمە دوێکە خەبەر احتسابەکەیمان بوو منتها غێرز احتسابەکە کرێکاران هاتنە سەر شەقام ناڕزایەتیان دەربڕی و ئۆتوبانێکە هەلە مابین بوشهر و کەنگانە دایان خست ئەمەڵەن ڕژیم ناچار بوو بچێ هێزە سەرکوتکەرەکانی وەک هێزە تایبەتەکان بێرێ هاوردی و بۆ سەرکوت کرێکاران کەڵکی لێ وەرگرت و بەداخەوە حدود 7 لە کرێکاران بازداشت بوونە منتها ئەمە ئەوەنێت کرێکارانی تەحریک کردە و هەڵس و کەوتەی ڕژیم بۆیە ئیمڕۆژ بەردەوام بوون دوێ شەو لەبەر ئەوەی کە خەبەرەکان بڵاو نەوێتەوە کامیۆندارانیش کە هەواڵێ کرێکارانیان بیست بوو و معموڵەن کامیۆنداران و تانکردارانێک کە هانە ئەو ناوچە زۆرتریان خەڵک بەندەرەباس و ئوسان هورمۆزگانن ئەوانیش دەستیان داوە احتساب گەورە و هاتوونە سەر شەقام ناڕزایەتیان دەربڕی بوو بۆیە ڕژیم بە خاطرەوەی ئەم هەواڵانە بڵاو نەبێتەوە خەڵک نەزانێ پێ نەڕۆن بە یارمەتی کرێکارانەوە تەواو ئینترنێتی لەو ناوچە قەت کردو و هێزێکی زۆری لە سوپا و ئەرتەش و لە جەزیرە هەنگام و هاوردوو بۆ سەرکوتی بۆ پێشاندەران ئەمڕۆیش بازم شەقامەکانیان داخسێمە داواکەن هەر لە تەریق ئەم ڕەسانە و میدیا و کە خەڵکی شۆڕشگەری هۆرمۆزگان و وسانە بوشێر دامەنیشن وسانە خوزستان هەر بۆ جۆرە ئایسە بهترین فرصەتە کە بڕن بە یارمەتی کرێکارانێکە ئایسە هانە سەر ئەو ئۆتوبانە ئەترازەکە ناڕزایەتی دەرە بڕن لەگەڵ هێزەکان ڕژیم تێکەڵچوونیان بووە بۆیە نیازیان بە یارمەتی هەست هەروەها پرسۆنل پتروشیمی ماحشاریش ئەمڕۆ هۆشداری شەدید اللەحنیان دا بە بەرپرسانە ڕژیم و هێزە سەرکوتکەرەکان وتیان ئەگەر لە بەیاننامەکەیانە ئاوانوانیان کرد کە ئەگەر ڕژیم درێژە بە سەرکوتگەریەکانی بات ئێمە گەورەترین احتسابێکە تایسە بێسابقە بووە ئێمە بڕێخین و پەیوەستەوین بە مانگرتنی سەراسەری هەواڵێکە تازە بەدەستمان گەشتووە ئەوەیە کە فەزای پتروشیمیەکان زۆربەیان لە جنوب ئێرانە لە پارسە جنوبیە ئەکسەرەن میلیتاریزە بووە هێزی زۆری ڕژاوتە ناو محەوەتەی پتروشیمیەکان پاڵایشکاکان هەر بۆ جۆرە لە شارەکانی سەقز سنە و بۆکان بانە لە شار تاران کەرەج ئەمانە خوێندکار دووبارە خوێندکاری زانکۆکان هاتنە سەر شەقام لەناو یا لەناو محەوەتەی دانیشگا بە سلاح کۆبوونەوە دژ بە بەرپرسانی باڵای ڕژیم
شعاریان وتەوە هەروەها ڕانندگانش یا شۆفێرانی شرکەتی گاز لوڕستان لە بەیاننامەیەکە پەیوەستبوون خۆیان بە مانگرتن سەراسەری ڕاگەیانە لە تەزاوراتەکانیش کە بڕیار بوو لە نیوەڕۆ دەستپێکە بە پێی زانیاریەکان لە بەهارستانی ئیسفەهان لە شاهین شەهرە تێکەڵچوون سەخت و شەدید هەیە لە نێوان خەڵکە ناڕازی و هێزە سەرکوتگەرەکان ڕژیم لە فولادشار هەر بۆ جۆرە دووسێشەوە لەمەوبەری فولادشار بێنە هەیەت شلوق و پایگای بەسیجیان ئاگردا لە نیروگای قۆم دوێشە بێنە هەیەت شلوق و ئەمڕۆیش هەر شلوقە خەڵک ڕژاوەتە دەرەوە هەروەها شیراز تەزاوراتی گەورەیان دەست پێ کردە بعد دانیشتویان دانشگای ڕەجایی تاران لە گوڵشار و گەوهەردەشت کەرەجا ئێترازات گەورە و تەجەمعاتی گەورە خەریکە بەڕێواشێ ئێمڕۆ تەجەمعی وکڵای دادگوستەریشمان بوو وکڵایەکە هاتن شعارهای زن زندگی ئازادی و زندانی سیاسی ئازاد باید گەردیان عنوان کرد متاسفانە هێزەکان ڕژیم بە گازە شکاوەڕهێریشیان کە لەناو کۆبوونەوەکەیان بە لێدان و ئازار و ئەشکەنجە کۆبوونەوەکەیان تێکدا بەڵام فیلمەکانی هەیە بەرخۆردی زۆر شەدیدیان کرد لەگەڵ وکڵای دادگوستەریە لە ڕەشتە لە دەوروبەر خیابانە گۆڵسار میان شارەداری هەر بۆ جۆرە لە تاران خیابانە وەلی عەسر دانیشتویان دانشگاهی گیلان نەبێنە ناڕزایەتی دەرگاکەیان بڕوویان داخستە لە مەرز پەرویزخانیشە وتم لە مەناتقی غەربیە بە تایبەت خەواڵەکان دێرمە بەدەستمانەکەی وە کامیۆندارانی مەرزی پەرویزخان لە غەربی ئێرانە ئەوانیش پەیوەست بوون بە ئەو مانگرتنە لە مەناتقی فەردیسە کەرەج لە سادقیەی تاران پونەک لە شار عێراقە ژنان هاتنەتە دەرەوە بە لابردن لە چکور و سەریەکانیان شعاریان وتەکە لەباش شخصیەکان هێرشیان کردووەتە سەر خەڵک لە شار سنە هەروەها دەستی پێکردن ناڕزایەتیەکان لە شار تاران لە خیابانە ئەشرەفی ئیسفەهانی تازە ئضافە بووە دانیشتویانی دانشگاهی تهران مرکز دانشگاه ئازاد گەورەی تاران داوای پشتیوانی و حمایەتیان لە خەڵکردا دانشگاهەکەیان گەمارۆدا هێزە سەرکوتگەرەکان هەروەها بەیانیە معلمان ئێمە بازنشەستەیشمان بوو ئەمڕۆ معلمانە بازنشەستەی سنە بەیانی جوانیان دادەرەوە کە شەدید هۆشداریاندا بە هێزە سەرکوتگەرەکان ڕژیم کە چ دانیش ئاموزوو دانیشتوو هەست ئەبێ دەست بەجێ ئازاد بکرێن ئەوانیش پەیوەستەوەن بە ئێترازات سەر شەقام بە ژن و مناڵوتین پەیوەستەوەن لە شارێ ساری هەر بۆ جۆرە خەڵک ڕژاوەتە دەرەوە شارەکە ئومید لە متروی شریعەتی لە چابەهاری شەمە یەک دوو هەواڵمان بوو هێشتا وێ نەوشتەکە بەدەستمان نەگەیشتووە کە لەوێش دەستی پێکردووە هاوڕێمیر من پێم خۆشە لێرە و کە ئێستا کە کرێکاران هاتنەسە سەر خەت وە پەیوەست بوون بە مانگرنی سەراسەری ئێمە ئەو شعارە بیسین کە ئەدرێ ژن ژیان ئازادی لە کناری ئێمە پێشتر بوومان کە نان کار ئازادیمان بوو ئێمە ئەتانین پەیوەستی بین ئەو دوو شعارە بە یەکە و ژن ژیان ئازادی ناکار ئابادی ئەتانین درشم بینێرین ناو خەڵک ئەوان ئەو دروشمانە بڵێنەوە بە نەزەر من ئایسە فورسەتە بۆ جۆرە هەم پەیامێکە بە کرێکارانێکە معتەرزن کە خەڵک پشتیوانیانە حمایەتیانە کە هەرو جۆرەکەوان هاتنەتە سەر خەک حمایەت لە خەڵکەکان و من سری پێشویش هەر عنوانم کرد وتم ئایسە باشترین فورسەتە کە ئەبێ ئالتەرناتیڤمان مشەخەص بێ بەو شێوە نان کار ئابادی یان نان کار حکوومەت شۆرایی ئەوانە شعارهایەکە کە مشخصەکە کەیفەکان مشخصەکات ئەزانێ خەڵک چیەوێت مشکل خەڵک تەنها حجاب نییە مشکل خەڵک 3 ساڵ دەسەڵاتی زاڵمانەیە کە ئەمڕۆ خامنەی هەرو جۆرە کە احتمالاً خەڵک ئاگادارن هات دوومین وتاری لە ئەو کاتۆکە ئێترازەکان دەستی پێکردە دووبارە چەواشەکاری کردو ئەم نەخشاشاتە بوچکە فڵانە بەعام خەڵک ڕازین لە قباڵە ئەربعینە وەلی خەڵک ئاگادارن ئێمە بەلە ئەمریکەمە ئێترازاتت دەست پێکە ئاغای خامنەی من هەر لە تەریقەم ڕۆسانەوە تێژم 1000 میلیارد تمەن فساد و گەندەڵەیە گەورەترین بەرپرسانت لە فولە مبارەکەی ئیسفەهانە بوو ئەبێ شەرم کەی ئەبێ خەجاڵەتی بکێشیکە ئیژی لە قباڵە ئەربعینە ئێمە کارمان بە اعتقادات مەذهبی و نییە ئێمە کارمان بە ئیجبارێک کەس لە بوارێ حجاب و لە بوارێ مەسائل سیاسی و ئازادی بەیان و ئەمانە بەسەر خەڵکەدا سەپیا فەقرێکە بە زۆر بەسەر خەڵکەداتان سەپانە ئەو خەڵکە لە فرێشت ناڕازیە و بوری کردە بۆ یەتێتە شەقامەکان
الشعار يجي من جمهوري إسلامي حتى منال مدرسة ما منال هاي ابتدائي ما بو فرجها لبا لمذهبيين شاركان إيران هاتكنا در ويجني مش كوماري إسلامي بي أو زورة منالك هشتا حسال عالم ابتدائي درس بس إما قدر ما لو راح لا بويا باشرح عنواني كان ووش شعارانا لنا تلفزيون راي بجاني بخلقيش لسر شقة ما كان بيلينوا من لخدمتهم كامير أجر زانياري زورترو نويتر لخدمة بينرانا وراي قشتي راجين بەڵێ زۆر سپاس حتمما لە مەجای دیکەدا پەیوەندی پێوە دەگرین کە زانیاری زیاتر دەگە بە دەستگەشت بە ئێمە و بینەرانی ڕابگەینی زۆر سپاس بۆ شارەیت هاوڕێکەوان سنەی بەڵێ بینەرانی ئازیز هەروەک هاوڕێ کاوان زانیاری زیاتری پێداین من جارێکی دیکە ئەمە دووپات بکەمەوە کە دوێنێ لەلایەن گەڕەک و هەڵسوڕاوانی مەدەنی بانگەوازی مانگرتن ڕاگەاندراوە ئەمڕۆ دیتمان کە لە زۆربەی شارەکانی کوردستان چەند شارێک نەبێ مانگرتن زۆر بە باشی بەڕێوەچوو و زۆرێک لە شارەکانی ئێرانیش وەکو سەرپۆلی زەهاو دێولان مەشهەد لە شاینشار تەورێز شیراز هەمەدان ڕەشت کەرەج و زۆرێک لە شارەکانی دیکە بەشێک لە بازاڕیان پێوەست بوون بە مانگرتنەوە و هەر ئێستاش خۆپیشاندان و ناڕزایەتی لە هەموو ئەم شارانە بەردەوامە دوو پامیشمان بواتەوە یەکیان بینەرێک داوای کردو کە جارێکی تر ئەم پامە ڕابگەینینەوە کە وتوێتی بە ئەم خەڵکە بڵێن کەوانی کە لە ماڵەکانیانن ئەو لەحزەیە کە خۆپیشاندەران لەگەڵ هێزە ئەمنیەکان شەڕ و تێکەڵچوون لە ئارادایەوە خۆپیشاندەران دێنەوە بەرەو کوچە و شتا دەرگای ماڵەکانتان ئاوەڵە بکەن کە ئەم هێزە ئەمنیەکان نەتوانن ئەوان دەست بەسەر بکەن یا تەقی ڕاستەوخۆیان لێ بکەن توێتی جارێکی تر ئەمە لە بەرنامەی ڕاستەوخۆدا ڕابگەێنین کە حتمما ئەمانی کە لە ماڵن و دەبینن خۆپیشاندەران بەرەو کوچەکە دێنەوە دەرگای ماڵەکانیان بۆ ئاوەڵەکەن زۆر سپاس بەو بینەرەش بینەرێکی تریش پامی ناردووە وسێتی لە تاران لە خیابانی تاڵەخانی لە بەردەم بیمارستانێک هەر ئێستا گازی ئەشکاوەریان ڕشتووە منیش بە پەلە هاتوومەتە ئێرەکە بە وایفای ماڵێ هەڵبەت ئەوەی کە ئینتەرنێت لاوازە زیاتر لە کوردستان کولەن ئینتەرنێتیان بە تەواوی بڕیوە بەڵام ئەم بینەرە کە ئێمە دەشیناسین لە تارانە توێتی بە پەلە هاتوومەتەوە ماڵەکە بە وایفا وەسڵ بم بۆ ئەم خەبەرەتان پێ بدەم بۆ دیسان دەچمەوە زۆر شلوقە لە زۆربەی گەڕەکەکان لە تاران هەر ئێستا خۆپیشاندان و ناڕزایەتی هەیە و هێزە ئەمنیەکان لە زۆر شوێندا ڕاستەوخۆ تەقە لە خەڵک دەکەن بەڵام ئەم لاوانە ئەم خۆپیشاندەرانە زۆر بەورە و زۆر بەهێزەوە لە بەرامبەریاندا ڕاوەستاونەتەوە و دروشمی ژنجیان ئازادی و مەرگ و نەمان بۆ دیکتاتۆر ئاخوندمان ناوێ ئەمانە دەڵێنەوە و بەرەو پێشە دەچن زۆر سپاس بۆ ئەم دوو بینەرە ئازیزە ئەگەر هاوڕێ کاروان لە ئۆتاق فەرمان ویددیوی تازەمان بەدەستگەیشتووە با بڵای بکەینەوە بینەرانیشی لێ ئاگادار بکەین دێنەوە وڵات
بەڵێ بینەرانی ئازیز بە بەرنامەی ڕاستەوخۆ سەبارەت بە خۆپیشاندان و ناڕزایەتەکانی ئێران لە خزمەتانداین بۆ ڕۆماڵکردنی راپۆرت و هەواڵەکان سەبارەت بە بارودۆخی ئێستای ئێران. ئێستا شارێکمان لەلایەن هاوڕێ فەرێدون نازریەوە کە بۆ خۆی نووسەتی نردراوەکە لەم بەرنامەیەدا ڕاستەوخۆ پێشکەش بە شاری سنە بکرێت. شارەکەم سنەی سووری قارەمان، شاری سەربەرزم سنەی قارەمان، پێشەنگی ژیری چینی بێبەشان، شاری کاکفوات سدیق و خوسرە و عەلی و فەرهاد شۆکێ و شوان، پیرۆز بێ لە تۆ شۆڕشی نوێ لە کوردستان و باقی شارەکان. بیستم بەرامبەر سپا و ئەرتەش، بیستم بەرامبەر سپا و ئەرتەش، بەسیج و پۆلیس بەکرێ گیراوان، هەر وەک ساڵانی 1950 سنگی بەهێزت کردووە بە خەڵغان. تاسپای ئیسلام تەفروت و ناکەی بەدەستی بەهێز نەوەگەل جەوان. ئاڵا سوورەکەت هەر شەکاوە بێ، ئاڵا سوورەکەت هەر شەکاوە بێ دژی چەوسێنەر و ستەمکاران. تۆ ڕەمزی ورەی بەرهەمهێنەری لە ڕۆژی خەبات دژی زۆرداران. ئێمەی بەرهەمی باوەشی گەرمت، ئێمەی بەرهەمی باوەشی گەرمت، ئامادەین لە بۆ شەڕ و ڕاوەستان. فەرماندە ئەتۆی، فەرماندە ئەتۆی، ئێمە پێشمەرگەین بە فەرمانی تۆ هاتووینەتە مەیدان. تا ڕاشەکێنین ئاڵای ئازادی بۆ زەحمەتکێش و بۆ کرێکاران، بۆ لۆڕ و عەرەب بەلوچ و تورکمان. تا ڕزگار بکەن، تا ڕزگار بکەن سەراسەر ئێران. زۆر سپاس بۆ هاوڕێ فەرێدون نازری بۆ ئەم شێعرە جوانەی کە نووسیەتی و پێشکەش بە شاری سنەی قارەمان. زۆر سپاس. بەڵێ بینەرانی ئازیز، ئێستاش هاوڕێی هاوکارم کانی کەرەمپور دێت لە بەشی فارسیدا کە ئامادەیە راپۆرت و هەواڵەکان بە زمانی فارسی پێشکەش بێەوەی خۆشەویست بکات. ئێمە شەردەینەوە بە خزمەتان و ئاگادارتان بکەین کە لە چەند شارێک لە دەرەوەی وڵات ئەمڕۆ ئاکسیۆن بەڕێوە دەچێت تا هاوڕێکانی بەشی فارسی تاوا دەکات. هاوڕێیانیشمان لە دەرەوەی وڵات لەم ئاکسیۆنە ئامادە دەبن و ئێمەش ڕاستەوخۆ پێشکەش بێەوەی خۆشەویستی دەکەین. چەند خولەکێکی تر من خۆم دێمەوە خزمەتان. ئێستاش داوا دەکەین لە هاوڕێی هاوکارمکانی بێت بۆ پێشکەشکردنی بەرنامەکەی.